گەشت و گوزار لە گەرمیاندا لەو سێکتەرانەیە کە هێشتا بایەخی دەرنەکەوتووە. ساڵانە نزیکەی 400,000 گەشتیار دێتە گەرمیان، بەڵام ئەوانەی دەمێننەوە کەمترە لەو ژمارەیە. شوێنی سروشتی گەشت و گوزار لەم ناوچەیەدا هەیە، بەڵام سەرنجی گەشتیاری ڕانەکێشاوە و بەرهێنانی گەشتیاری لەم گەرمیانەدا بوونی نییە. ساڵی وهەیە زیاتر لە 400,000 کەس گەشتیار دێتە ئەم ناوچەیە، بەڵام عەدەدێکی کەمتر لەو گەشتیارانە ئەمێننەوە. ئەمەش بەهۆی بارودۆخی ئاوهەوای ناوچەکەیە. لەلایەکی تریشەوە کەمی ئەو پرۆژانەیە کە مستەسمر نەیتوانیوە سوود لە ئەو ژمارە زۆرەی گەشتیار ببینێ لە ناوچەکەیە وابکە بێڵێتەوە. لە هەندێک ناوچەی گەشت و گوزاری لە بەنداوی کفری، لە دێی شێخ حسێن و هەروەها لە سنووری قەزای خانەقین وەکو ناوەندی قەزای خانەقین و گۆمە بەحری سەرتەک و کۆمەڵێک شوێنی تر پرۆژەی بچوو کراوە، بەڵام تموحمان ئەوەیە کۆمەڵێک پرۆژەی گەورەتر بکەین وا بکەینە ژمارەیەکی زۆر گەشتیار بمێنێتەوە و ژمارەیەکی زۆری مستەسمری بواری گەشت و گوزاریش بێنەوە پرۆژەی گەشتیاری بکەین. ناوچەکە بۆتە دەواازەیەکی ڕاگوزەر بۆ ئەو گەشتیارانەی ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. لە گەرمیانەوە دێنە ژوورەوە و ڕوو لە کوێستان دەکەن. بۆ ئەوەی ئەم ناوچەیەش شوێنی مانەوە و سەردانیکردنی گەشتیار بێت، ئاور لێدانەوەی گەرەکە. بەکارهێنانی وەک ناوچەی گەشت و گوزاری زستانە یەکێکە لە بیرۆکەکانی بایەخدان بە کەرتی گەشت و گوزاری گەرمیان. جوانترین سروشت ئێستا سروشتی گەرمیانە بۆ گەشتیاری، بەڵام بەهۆی ئەم قەیرانەدارە ئەم چەند ساڵی ڕابردوو ئەمە خاڵێکی سەرەکیە کە ئاور لە کەرتە گەشتیاریەکە نەدراوەتەوە. خاڵی دووهەمیش دەگرێتەوە بۆی تا ئێستا لە گەرمیانە چەند شوێنێکی مانەوە هەیە بۆ گەشتیاران، چونکە گەشتیار کە دێتە ناوچەیەک مانەوەی ئەکەوێتە سەرەوەی کە ئەو ناوچە گەشتیارانە چێن ئەو ئەبێ بگەڕێەوە بەسەری بکاتەوە چێژی لێوەربگرێ. گەرمیان خۆی بەناوەکەوە دیارانەوەی شوێنێکی گەرمە، بۆیە هاوڵاتی خەڵک ڕووی تێدەکا، بەڵام بەکەمی لەبەر ئەوەی وتێلێکی گەورامانە، شوێنێکی گەشتیاری باشترمانە، ئەوێ پەری پێ بدرێ شوێنی باشترمان بۆ بکرێ. هنا هەروەها گەرمیان ئەبێ ئەتوانرێ بکرێت ئەتوانێت بکرێت شوێنێکی گەشت و گوزارێکی زستانە. ماستەر پلانی گەشتیاری هەرێم بەدەر نییە لە شوێنە گەشت و گوزاریەکانی گەرمیان. بەندا و شوێنەوار و سروشت بەشێکن لەو شوێنانەی دەتوانرێت لە ڕێگایەنەوە سەرنجی گەشتیاری پێڕابکێشرێت. ئەمە بۆ ئەوەی لەمەولا گەرمیان تەنها ئەو ناوچەیە نەبێت کە گەشتیار بۆ شوێنەکانی تر بنێرێ. سامانکەریم کورتسات نیوز، کفری.